جێگەی شەنازیە کە هەمیشە هەستەکەین حکوومەتێکمان بەزدێنان مامۆستا ئەحمەد وەتە سمبولی کوردایەتی لەم شادەیە لە ڕۆژی ئاڵا لە قوتابخانەیە بە شایانی ئێویمانزانی ئاڵایەکی لە ئاڵتون لۆ دروست بکەین پێشکەشی مامۆستا ئامەدی بکەین. چی وای کرد کە ئەم ئۆتۆمبیلە بکەیتە دیاری و مامۆستا ئەحمەد. دوو دیاری گرنگ و گرانبەها دەدرێت بە مامۆستا ئەحمەد، ئەو مامۆستایی کە لە کەرکووک یەکێک لە ڤیدیۆکانی بووە ترێندی سۆشیال میدیا کە بە گۆرانی کوردستانم دەنگدانەوەی زۆری بە تەواوی کوردستان مەدوای خۆی داهێنا. ئەمڕۆ لەلایەن سەرۆکۆزیلەک بەڕێز حوسێن کاکل ئەم دیارە کە تابلۆیەکە کە بە ئاڵای کوردستانەوە بە زێر دروستکراوە و دیاری دووەمیش ئۆتۆمبیلێکی جۆری MG 2025 لەلایەن بەڕێز شێخ فەلاح میرانلەک سەرۆک قەڵای لە کەرکووک دوو دیاری گرنگ و گرانبەها دەدەن بە مامۆستا ئەحمەد لەگەڵمان. مامۆستا ئەحمەد ئەمڕۆ زۆر دڵخۆشە. دوو دیاری تایبەتی بۆ هاتووە من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خۆیدا بکەم زانم ئەمڕۆ تا چەند دڵخۆشە. مامۆستا سڵاو لەبێت. سڵاو لە جەنابەت. حەز بە چیەکەی کە دوو دیاری گرانبەها و تایبەتت بۆ هاتووە؟ واللهی هەستێکی زۆر خۆشە بە دڵنیایی ئەوە هەستێکی زۆر خۆشە کە خەڵاتمان پێ ببەخشێ. ئەم خەڵاتە تەنها من لایەنی مادیەکەی وەرناگرم چکە لایەنی مادی هەرچەند پارە بێ، بەڵام لایەنی ئەوە ئەگرم کە ئەمە پاڵپشتە بۆ ئێمە لە هۆزەکانەوە لە لایەنەکانەوە ئەمە پاڵپشتیمان پێ پیشانەدا کە ئێمە لە ناو کەرکووکە پاڵپشتمان هەیە. ئێمە بێکەس نیمان، ئێمە هەمیشە پاڵپشتی خۆمان هەیە. ئەوەیە پێمان ئەڵێ بە هۆزەوە بە عەشرەتەوە لەگەڵتانین، ئێمە هەمومان یەکین. ئەو ڕێگە پێدانە بە جەنابی وەزیر درا بێت بۆ ئێرە بۆ کەرکووک پاڵپشتی بەردەوامی بۆ خوێندنی کوردی بۆ شاری کەرکووک جێگەی سوپاسە، جێگەی شانازیە، جێگەی شەنازیە کە هەمیشە هەستەکەین حکوومەتێکمان هەیە خەمخۆرمانە. حەزەکەم ئەمە بۆ کەناڵەکەی ئێوە باسکەم لەو ڕۆژۆ چەندین پەیوەندیم بۆ هاتووە لە مامۆستایانەوە کە ئەڵێن ئێمە هەستمانە کرد بێ کەسین، هەستمانە کرد کە هیچ گرنگی بام پێ نادرێ چکە لەگەڵ ئێمە خوێندنی نەتەوەیەکی تر هەیە. ئەو نەتەوەیە سێرەکەی پاڵپشتی خۆیان هەیە مرکزیە، بەڵام ئەم هاتنی وەزیر ئێمە هەڵسانەوە ئەمە پەیوەندی چەندین مامۆستای ڕێز بوو بۆ من. سەرۆکی قەڵای لە کەرکووک ئۆتۆمبیلێکی MG 2025 پێشکەشی مامۆستا ئەحمەد کردو. کاکشێخ سڵاو لەبێت. سڵاو لەیەوە سپاسانەکەم بۆ ئامادەبووتان. بەڕاستی ئەمڕۆ ئێمە ئامادە بووینە بۆ ئەوەی کەوا ڕێزلێنانی بۆ مامۆستا ئەحمەد و هەموو ئەو قوتابیانە و هەموو ئەم قوتابخانەی خانزاد. چی وای کرد کە ئەم ئۆتۆمبیلە بکەیتە دیاری و مامۆستا ئەحمەد؟ وڵا دووشت دوای لێمان کردووە، یەک وەک ئەوەی کورد و نەتەوایەتی کورد، دووش ئێمە وەکو هۆزیلەک و دیارە لە گۆرانیەکان و لە ئینەکانایە گۆرانیەکی بەسەر لە کوتبوو گۆرانی میلاد غولامی بوو بە زمانی لەکی. زۆر سپاسەکەین و دووش بەڕاستی لەم شارە پێویستی بەوەیە کە برایەتی و یەکڕیزی بین و بەڕاستی پێویستیشی بەوەیە نەوەکانمان فێری کوردایەتی و ئەوەکەین و زۆر سپاسی ئیدارەی نوێی ئەم شارە ئەەکەین. بەڕاستی ئەگەر بێت و ئیدارەی نوێی ئەم شارە نەبووایە و پارێزگایەکی کورد نەبووایە ڕەنگە ئێمە نەمانتوانێت نە ئێمە کۆبوونایەتەوە نە مامۆستا ئەحمەد بیتوانایە ئاها بە ئاسانی و بە بێترس ئاڵای کوردستان بەرزەوە کا و گۆرانی بلێ و بەجل و بەرگی کوردی و بە ئاڵای کوردستانەوە. چونکە ئەوەی کە پێش 4 ساڵێک لە قوتابخانەیە لە ئیمام قاسم ئەوەی من لە یادمە لەسەر تەنها شەو ئاڵاکیەکان بەرزەوە کردبوو ئاڵایەکی بچووکیش تووشی کۆمەڵێک کێشە و گرفت بوون تێچووی ئەم ئۆتۆمبیلە دەفتەرێک و سێوەرەقەیە. ئەمە شایستەی بۆ مامۆستا ئەحمەد؟ زۆر لەوە شایستەی زیاترە و بەڕاستی ئەمە هەر دیارێکی زۆر بچووکە و نەکەر مامۆستا ئەحمەد بەلکو هەموو مامۆستاکانی قوتابخانەی خانزاد و هەموو مامۆستایانی کوردستان هەمووی ئامادەی شایانی زۆر لەوە زیاتریشن. سپاسیانەکەمە زۆر سپاسی هەموو مامۆستاکانی قوتابخانەکەشەکەین تاک بە تاکیان دانەوە دانیان لەبەر ئەوەی چونکە ئەوانیش زۆر هاوکار بوون بۆ مامۆستا ئەحمەد و لەگەڵ مامۆستا ئەحمەدا. حوسێن کاکل سەرۆکی هۆزیلەکە کە ئاڵای کوردستانە بە ئاڵتون دروستکراوە. کاک حوسێن سڵاو لەبێت. سەرچاو بخ. پێم بڵێت چۆن بوو ئەم دیاریەت خستە بەخشی بۆ مامۆستا ئەحمەد؟ مامۆستا ئەحمەد لە ڕۆژی ئاڵای کوردستان لە شاری کەرکووک
ئاڵای کوردستانی بەرز کردەوە ئێمەش بەشایانی ئەویمان زانی ئاڵایەکی لە ئاڵتون لۆ دروست بکەین لە زێر هەولێری گوتێنین لە زێر بۆی دروستکەین هێشکەشی مامۆستا ئامادە بکەین تا چەند دڵخۆشن ئەمڕۆ هەستان چۆن لە کەرکووکی دڵی کوردستانەوە ئەم دیاریە ئاڵای کوردستان دیدن ئێمە مامۆستا ئەوڕۆ زۆر دڵخۆشین لە سای ئاڵای کوردستان ئەمە ئەوڕۆ لە شاری کەرکووچین ئێستا لە سای سەری پارتی دیموکراتی کوردستان لە سای جەنابی سەرۆک بارزانانی ئاڵای کوردستان لە کەرکووک دەچێتەوە و سوپاسی مامۆستا ئامادەش دەکەین نەیهێشت ئاڵای کوردستان بکەوێ ئاڵای کوردستانی لە ڕۆژی ئاڵا بەرز و شەکاوە کرد جەنابی برا گەورە کاک مەسرور بارزانی لەسەر سەرمانە ئەمە ئەو شۆڕشەکی دروست کرد لە ناو شاری کەرکووک بە هیچ کەس نەدەکرا ئەو گۆرانی کە لەسەر با بڵێن کورد و کوردستانین بەڕاستەکی دەنگێکی گەوری دایەوە دیارە بە زمانی ڕۆژهەڵاتیە ئەو با بڵێن ئەو گۆرانی کەوتبێەوە و بە خۆشحاڵی و ئەمڕۆ دیارە هۆزی لەک لە ڕێی سەرۆک عاشرەتیانە و لە سەرۆکی قەڵای کەروکیان هاتن دەستخۆشییان لە خوێندنی کوردی کرد و هەموو مامۆستایانی خوێندنی کرد بە تایبەتی مامۆستا ئەمەد کە ڕێزلێنان مامۆستا ئەمەد هەرجارە جەنابی وەزیر دکتۆر ئالان وتی یانی ڕێزلێنانە بۆ هەموو مامۆستایانی خوێندنی کوردی بۆتە سمبولی کوردایەتی لەم شادەیە لە ڕۆژی ئاڵا لە قوتابخانەیە بۆیە ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتری پێشکەش کرا ئێمە وازانین بە هەموو مامۆستایان درراوە ئەمە خۆی پاڵپشتیەکە و بابزگەن ڕێزلێنانێکە بۆ هەموو مامۆستایانی خوێندنی کوردی لە دوای 2023ەوە سەرۆکی حکوومەتی هەرێم ئێمە سوپاسێکین بە تایبەتی ئەم کابینەی جەنابی سەرۆک کاک مەسرور ئێمە جیان نەکردێتەوە لە فەرمانبەرانی حکوومەت بەڵکو نەکرد جامانی نەکردێتەوە تایبەتمەندێکی تەواویشی پێمانداوە هەموو پاڵپشتەکانی سوپاس بۆ جەنابیان و دوا بڕیاری ئەوە بوو زەویەکانە کە بە هەموو مامۆستایانی خوێندنی کوردی بدرێت لەگەڵ فەرمانبەرانە وەستە لە دوا ساتەکانی ئاەتی لە ڕێی جەنابی دکتۆر ئومێدەوە سەرۆکی دیوان کە لە هەوڵین بە سوپاسەوە بەڕاستی هەوڵێکی زۆری بۆمان داوە و کە بڕیاریان داوە کە ئەبێ لە ئاستی ئەو بڕیارەوە کە جەنابی برا گەورەدایەتی سەرۆک وەزیران کە شوێنێکی باش بۆ مامۆستایانی کەرکووک بدرێت.